ئەمڕۆ لە دوو هێرشدا 6 کەس گیانیان لەدەستدا و بکوژانی تاقانەکەی کەلاریش بە سێدارە حکم دران. سڵاوتان لەبێت. ئێوارەی ئەمڕۆ لە هێرشێکی درۆنیدا لە نزیک گوندی گرجانی سنووری قەزای ڕانیا ئۆتۆمبیلە کرایە ئامانج و لە ئەنجامیشدا 4 کەس گیانیان لەدەستدا و کەسێکیش بە سەختی بریندار بوو. گومان دەکرێت هێرشەکە لەلایەن تورکیاوە ئەنجام درابێت. سەرچاوەیەک لە ئاسایشی ڕاپەڕین بە 1964 ڕاگەیاند. ئەوانی کوژراون 2 ژن و 2 پیاون و سەرجەمیان لەناو ئۆتۆمبیلەکەدا بوون. وتیشی ئەو کەسەی بریندارە ماتۆر سوارێک بووە و لەو شوێنەدا بووە. هەروەها وتەبێژی پۆلیسی ڕاپەڕین دەروقادر بە 1964 ڕاگەیاند. جگەلەوەی 4 کەس گیانیان لەدەستداوە بریندارەکەش باری تەندروستی ناجەگیرە. ئەمە تاکە ڕووداوی هێرشی ئەمڕۆی درۆنی نەبووە. هەر ئەمڕۆ بەهۆی بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا 2 هاوڵاتی مەدەنی گیانیان بەخشی. کامەران مەلا عوسمان لە ڕێکخراوی CPT بە 1964 وت بەهۆی بردومانەکە کە لە گوندی شەهی سەربەناحی دینارتا لە قەزای ئاکرێ بووە 2 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە. مانگێک بەسەر کوشتنەکەیدا تێنەپەڕی. دادگا سزای لە سێدارەدانی بەسەر بکوژانی گەنجەکەی کە لاردا سەپاند کە تاقانەی 6 خوشک بوو کە سوکارەکەشی داوای جێبەجێکردنی حکومەکە دەکەن. چیرۆکی کوشتنەکە دەگەڕێتەوە بۆ کۆتا ڕۆژی ساڵی پار. ئەویش کاتێک گەنجێکی تەمەن 21 ساڵان لەلایەن 2 هاوڕێوە لە دەوروبەری کەلار کوژرا. بەڵام ڕۆژ نەبووە هەردوو گەنجەکە دەستگیر کران و دانیان بە تاوانەکەیان دانا. ئەمڕۆ سەرۆکایەتی دادگای هەڵچوونی کەرکووک گەرمیان لە یەکەم دانیشتنی دۆسیەکەدا بڕیاری لە سێدارەدانی بۆ هەردوو بکوژەکە دەرکرد کە سوکارەکەی واوێ ڕای دڵخۆشییان بە بڕیارەکەی دادگا داوا دەکەن ئیشی پێ بکرێت و حکومەکە جێبەجێ بکرێت. دوای ئەوەی هەزاران فەرمانبەر و مامۆستای خانەنشین بوون هەڵگرانی ماستەر و دکتۆرا کەوتنە خۆیان و دەیانەوێ بچنە شوێنی ئەو کەسانەی خانەنشین بوون. ئەمڕۆ ژمارێک لە هەڵگرانی بڕوانامەی دکتۆرا و ماستەر کە لە هەموو شارەکانەوە هاتبوون لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵای هەولێر گرت بوونەوە و داوای دامەزراندنیان کرد. ئەوان سەرەڕای ئەوەی بڕوانامەکانیان بەرزە و ساڵانێکی تەمەنیان بۆ خوێندن خەرج کردووە، بەڵام وەک خۆیان دەڵێن بە بیانووی نەبوونی بۆشایی لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا حکومەت ئامادە نەبووە دایان بمەزرێنێت. بەڵام ئێستا بەهۆی خانەنشینبوونی ژمارێکی زۆر فەرمانبەر و مامۆستا بۆشایی دروست بووە و بیانوو نەماوە بۆ دانەمەزراندنیان. ساڵی 2025 ساڵی زێڕە و 27 ڕۆژی یەکەمی ئەو ساڵە نرخی هەر مسقالێک زێر سەر و 20,000 دینار لە بازاردا بەرز بووەتەوە. بە پێی داتاکانی دیسکی ئابووری 1964 لە ماوەی 27 ڕۆژی ڕابردوودا نرخی یەک ئونسە زێر لە جیهاندا 145 دلار بەرز بووەتەوە و لە 2609 دلارەوە بۆ بە 2754 دلار. ئەمە ژوای کردووە نرخی هەر مسقالێکی زێر لە بازارەکانی هەرێم سەر و 20,000 دینار بەرز ببێتەوە. بەڕێبەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە هاتوچۆی سۆران بڵاوی کردوێتەوە کە دوای نیوەڕۆی ئەمڕۆ ڕوویداوە کە ماتۆرسکیلێک ماتۆر سوارەکەی کۆنتترۆلی لەدەستداوە وەرگەڕا و دواتر بە ماتۆرەکەەوە کەوتۆتە ناو ڕووباری چۆمان و بەهۆیەوە ماتۆر سوارەکە گیانی لەدەستداوە و باز لەوەش دەکات کە ماتۆر سوارەکە قوتابی بووە و خەڵکی چۆمانە و تەمەنی 16 ساڵە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.